سەرۆک شانەیە هەواڵگری و ڕێبەبرێک گەشتی هەواڵگری و دژە تیرۆرێ لە وەزارەتە ناوخۆیە عێراقێ دەبێژێ تیرۆریست ئەوات سامەڕائیەک و بە ئەبوبەکر بەغدادی تێناسکردن دەمە نەهادە لیەکژێ ناوچەیان ڕۆژاوای سووریایە. ئەبوو عەلی ئەباسەری دێ لە دوانێکە ڕۆژنەمەبەنیدا ڕاگەهاند کۆ بە فەرمانە ڕاستەوخۆیە ئەبوبەکر بەغدادی ئەمیرێ ڕێخستنە تەرۆریستیە داعشێ سەرکردن داعشە تەرۆریست بۆ چەند وڵاتێکی هەرێمی ڕەڤیانە و ژمارەیەک ژێ خێزانن وان تەرۆریستان دێ کەمپە هۆڵە پارێزگا حەسەکە سووریا دەنا. سەرۆکە شانەیە هەڵوێە هەواڵگری دەربارەی چەکدارێن داعشێ لە ئیدلبە سووریێ هۆشداریدا و گوتکو ئەوەی ببنە مەترسی و گەف لە سەراساییشە ناوچەیە. هەروەها ئەبوو عەلی بەسەری ئەشکارە کرد و ژمارەیەک چەکدارن بیانیەن داعشەیەن ژێڕەگەزێن جودا کۆژە ناوچەیان ڕزگارکردی ڕەڤیا بوون بۆ وڵاتێن خوا هاتنە ڤەگوهاستن و دێدەمە نەهادە کاری ناوانیا دووبارە خوارێ خستنێ هەیە و ببنە ماترسی لەسەر ئەسایشە وان وڵاتێن و بۆوان هاتنە ڤەگوهاستن. ئەژانسێن نوچەین عێراقی و لێدوانە بەسەری بەڵاوکردن ئاماژە بۆ چەندێکردن و چەند ڕۆژێن بێدا وێ زانیاریان نو یەک ئالیکار دەربارەی چارەنویسە ئەبوبەکر بەغدادی و دیارترین یاریدەدرێن نوێ ئەبوبەکر بەغدادی و دەمەکە کێمە دەست نیشانکردە بەڵاو بکێ. هەروەها ئەژانسێن نوچەین عێراقی بەڵاوکردن کۆ بەریانها شانەیە هەڵوەیە هەواڵگریە عێراقی کاریە یاریدەدەرێن ئەبوبەکرە بەغدادی بگژە و پیلانێن وانێن تەرۆریستی پوچ بکێ کۆبوونە سەدەمە بەربەلابوونە ئەولەهیە لە ناوچێ بەگشتی.